سڵاو و ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزداین بۆ پێشکەشکردنی گەشتیاواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بەهێزی خانەنشینکراوان لە کرماشان. ناڕەزایەتی خەڵکی سەقەز لە ئەز لێدانی معدەن لە چیای باڵوقای ئەحمەداوە. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی لە مەهاباد و بانە. خۆپیشاندانی خەڵکی باشووری کوردستان دژ بە هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر. کۆبوونەوەی خەڵکی ڕۆژاوا لە کۆبانی و کوردانی سوئیس لە ژنێڤ. ئەگەری قەرەبووکردنەوەی بینایی و خۆپیشاندەرێکی شۆڕشی بەفرامباری 96. لە سەرکاردەرکردنی سەدانژن بە بیانۆی بێحیجابی لەلایەن تاڵیبانەوە. درێژێ هەواڵەکان. کۆبوونەوەی بەهێزی خانەنشینکراوان لە کرماشان. ڕۆژی سێشەممە سێی ڕێبەندانی 1402 هەتاوی خانەنشینکراوانی کشوەری، لەشکەری، تامین اجتماعی و مخابراتی کرماشان بە پێی بانگەوازێکە لە ڕۆژانی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکرابەوە لە بەردەم وەسانداری کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی بەشە جۆراوجۆرەکانی کرماشان هاوکات لەگەڵ خانەنشینکراوانی تامین اجتماعی و کشوەری لە ئەهواز و تاران لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی مەعیشەتی خۆپیشاندانیان کردووە. خانەنشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. ناڕەزایەتی خەڵکی سەقەز لە ئاست لێدانی معدەن لە چیای باڵوقای ئەحمەداوە. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە دانیشتوانی شاری سەقەز لە ئاست لێدانی معدەن لە چیای باڵوقای ئەحمەداوە ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری ڕاگررتنی چالاکیەکانی ئەو کانگایە بوون. کەوی باڵۆقای لە پاڵگوندی ئەحمەداوە و لە 7 کیلومتری سەقەز هەڵکەوتووە و شوێنی مانەوە و ژیانی چەند جوار باڵندە و بوونەوەری نایابە. ئەو کانگایە کە لە دەوروبەری ئەم کێوە دۆزراوەتەوە بڕیار بوو لە مانگی گوڵانی ئەم ساڵ چالاکیەکانی خۆی دەست پێ بکات، بەڵام بەهۆی ناڕەزایەتی دەربڕینی خەڵکی ناوچەکە چالاکیەکانی ڕاگیرە. ئێستا پاش تێپەڕبوونی 8 مانگ بڕیارە کارەکانی دەست پێ بکاتەوە و خەڵکی ناوچەکەش بۆ جارێکی دیکە لە ئاست بڕیاری دەوڵەت بۆ لە ناوبردنی ژینگەیە و گوندە ناڕەزایەتیان دەربڕیەوە. گیان لە دەستانی کرێکارێک لە شاری ورمێ. ڕۆژی سێشەممە سێ ڕێبەندان کرێکارێکی تەمەن 22 ساڵ بە ناوی مێهران شیران لە کاتی کارکردن بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستداوە. بە پێی راپۆرتەکان مێهران شیران خەڵکی گوندی زیندەشتی سەر بە شاری ورمێ بووە و لەسەر ساختمانێک لە شارۆچکەی زیباشار کاری کردووە، بەڵام بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە بەرزایی بەربۆتە خوارەوە و دەست بەجێ گیانی لەدەستدا. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی لە مەهاباد و بانە. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی بە ناوەکانی جەعفەر مەحموودی تەمەن 64 ساڵ و خەڵکی مەهاباد، ئیسماعیل پەرچەمی تەمەن 30 ساڵ و محەممەد پەرچەمی تەمەن 27 ساڵ خەڵکی بانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندان جەعفەر مەحموودی بە بێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی ئیدارەی اطلاعاتی مەهاباد لە شوێنی کارەکەی دەست بەسەر کراوە. هەروەها ڕۆژی هەینی 29 بەفرامبار دوو برای خەڵکی بانە بە ناوەکانی ئیسماعیل و محەممەد پەرچەمی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێنراون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر وەکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو سێ هاوڵاتیە لە بەردەستانیە. خۆپیشاندانی خەڵکی باشووری کوردستان دژ بە هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر. ڕۆژی سێشەممە سێ ڕێبەندان دانیشتوانی شارەکانی سلێمانی، حەڵەبجا، سۆران و ڕانیە دژ بە هێرشەکانی کۆماری ئیسلامی وەسەر هەرێمی کوردستان خۆپێشاندانیان کرد. شەوی 25 بەفرامبار سپای پاسداران بە بیانووی هەبوونی مەقەڕی ئیسرائیل لە هەولێر لە ڕێگەی موشک و پەهبادەوە هێرشی کردە سەر ماڵی بازرگانی ناسراوی کورد پێشڕە و دزەیی و بەهۆیەوە 5 کەس گیانیان لە دەستدا و چەند کەسی دیکەش بریندار بوون. پاژەو ڕووداوە دەوڵەتی عێراق سکاڵای لە شۆڕای ئەمنیەت دژی کۆماری ئیسلامی تۆمار و باڵوێزی کۆماری ئیسلامی بانگهێش کرد. لە هەرێمی کوردستانیش هەڵمەتی بایکۆتکردنی کەلوپەلی ئێرانی دەستی پێ کرد و لە زۆربەی شارەکانی هەرێم دژی کۆماری ئیسلامی خۆپێشاندان کرا. کۆبوونەوەی خەڵکی ڕۆژاوا لە کۆبانی و کوردانی سوئیس لە ژنێڤ.
ڕۆژی سێشەمە سێڕێبەندان بەرپرسانی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان و خەڵکی کۆبانی هەروەها کوردانی دانیشتووی شاری ژنێڤ لە سوئیس دژ بە دەوڵەتی تورکیا خۆپێشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان بەرپرسانی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان و خەڵکی کۆبانی لە بەردەم ئەو وێزگە بەرقانەی کە لەلایەن تورکیا و بەردومانکراوە خۆپێشاندانیان کرد. بەشداربوونی ئەو چالاکیە هێرشەکانی دەوڵەتی تورکیان مەحکوم کرد و داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد ڕێگە لە هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەرژێرخانەکانی خزمەتگوزاری لە ڕۆژاوای کوردستان بگرن. هاوکات لە شاری ژنێڤی سوئیس کوردانی تاراوگە لە کۆبوونەوەیەکدا کۆمەڵکوشکردنی خەڵکی ڕۆژاوای کوردستانیان لەلایەن تورکیاوە شەرمەزار کرد و خوازیاری ڕاگەیاندنی ناوچەی دژەفڕین لە ئاسمانی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا بوون. بە پێی ئاماری خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان ئاوبەرقی 360 گوندی ڕۆژاوای کوردستان بەهۆی هێرشەکانی تورکیا بڕاوە. ناڕەزایەتی کرێکارانی ئەرکان سالز لە دەکەڵانەوتیەکانی باشووری ئێران. ڕۆژی سێشەمە سێڕێبەندان کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە دەکەڵانەوتیەکانی باشووری ئێران بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتی شۆڕای سنفی کرێکارانی سەنعەتی نەوت کرێکارانی ئەرکان سالز لە دەکەڵانەوتیەکانی 21 25 37 38 45 1970 لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان مانیان گرتووە. کرێکارانی ئەرکان سالز خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوتی سەنعەتی نەوت، گۆڕانی دۆخی پیشەیی و گرێبەستەکان، پێدانی ئیزافەکاری و سەختی کار، دابینکردنی نەوتکارت و بۆنی کرێکاری بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەمە سەی ڕێبەندان 1402 هەتاوی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان، دامغان، تاران و قایمشاری مازەندەران لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد هاوکات لەگەڵ خانەنشینکراوانی بەشەکانی دیکەی کۆمەڵگا لە بەردەم سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد کۆبوونەتەوە. خانەنشینکراوانی فولاد خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە بە پێهێڵی هەژاری، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی یەکسانسازی و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. ئەگەری قەرەبووکردنەوەی بینایی خۆپیشاندەرێکی شۆڕشی بەفرامباری 96. بەپێی زانیاریەکان خۆپیشاندەرێکی شۆڕشی بەفرامباری 96 بە ناوی مهدی موسەویان کە بە تۆمەتی بێبنەمای کوێرکردنی چاوی مامورێکی ڕژیم دەست بەسەر و بە قەساز مەحکوم کرابوو لە ژێر گوشاردایە و بۆ ئەوەی 14 ملیارد تمەن دیە بۆ مەموریای ڕژیم بدات تاکو چاوی کوێر نەکەن. مهدی موسەویان کرێکاری ئارماتۆربەندە و تەواوی دارونەداری فرۆشتووە تا توانیوێتی 1 ملیارد تمەن جۆر بکات. ئێستا ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی ڕژیم هەڕەشەیان لێکردووە کە ئەگەر 13 ملیارد تمەنەکەی دیکە جۆر نەکات ئەوە بەپێی حکمی قەرەبووکردنەوەی دادگا بینایی چاوێکی لێدەستێنن. بڕیارەکانی دەستگای قەزای ڕژیم لە حاڵێکدایە کە لە سەردەمی شۆڕشی ژینات چاوی دەیان ناڕازی کوێر بوو بەڵام هیچ چاوەنبارێک سزا نەدرا. خۆپیشاندانی هەزاران کەسی کرێکارانی بیانی لە پاریس. دەیان کرێکاری بیانی ڕۆژی سێشەمە سێ ڕێبەندانی 1402 هەتاوی لە ناڕەزایەتی بە بڕیاری دەوڵەتی فەڕەنسا بۆ گۆڕانی یاسای کۆچبەری و پێنەدانی مۆڵەتی کارکردن لە بەردەم بورجی ئیفل خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان 20,000 کرێکاری ئەندامی ئیتحادیەی کرێکاری ناسراو بە CGT لە ناڕەزایەتی بە سەختکردنی یاسای پەنابەرێتی و نەدانی مۆڵەتی کارکردن لەلایەن دەوڵەت لە بەردەم بورجی ئیفل خۆپیشاندانیان کردووە. کرێکارای ناڕازی خوازیاری پابەندبوونی دەوڵەتی ماکرۆن بە کۆنواسیۆنەکانی ڕێکخراوی جیهانی کار بوون. بە وتەی کرێکاران دەوڵەتی فەڕەنسا مەعیشەت و ڕیفاهیاتی کرێکارانی بیانی نیشانە گرتووە لە حاڵێکدا بەستێن بۆ چەوسانەوەی کرێکارانی ژێرزەمینی و کاری ڕەش پێک دێنێت. پێکهێنانی لێژنە بۆ لێکۆڵینەوە لە ئەشکەنجەدانی کۆڵبەران لەلایەن دەوڵەتی عێراق. پەرلەمانتارێکی عێراق ڕۆژی سێشەمە سێ ڕێبەندان ڕایگەاند لەگەڵ وەزارەتی ناوخۆی عێراق قسەیان کردووە لێژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر ئەو کارمەندانەی پاسەوانی سنوور دروست بکەن کە
ئەشکەنجەی کۆڵبەرانیان داوە تاکو ڕوبەڕووی یاسا ببنەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا هەشت کۆڵبەری ڕۆژهەڵاتی کوردستان پاژەوەی لەلایەن پاسەوانی سنووری عێراق لە شارەدەی تەوێڵەی هەورامان دەست بەسەرکران ڕوبەڕووی بێڕێزی و لێدان و تاشینی سەر لەلایەن پاسەوانانی سنوور بوونەوە. ئەوەش کاردانەوەی ناوخۆی زۆری بەدوای خۆی داهێنا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سەرکار دەرکردنی سەدانژن بە بیانووی بێحیجابی لەلایەن تاڵبانەوە. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندان لە راپۆرتێکدا ڕایگەیاند لەم دوایانەدا سەدانژنی ئەفغانستانی بە بیانووی پێبەند نەبوون بە یاسای شەریعەت لە سەرکار دەرکراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوی یۆناما لە ئەفغانستان لە سێمانگی ڕابردوودا سەدانژن لەلایەن حکوومەتی تاڵبانەوە بێکار کراون و ملیۆنان کەس پێویستیان بە یارمەتی مرۆیی هەیە. لەو راپۆرتەدا ئاماژە بە کۆسپەکانی بەردەمژنانی ئەفغانستانی بۆ کارکردن، خوێندن و ئازادی هاتوچۆ کراوە. بە تازەی حکوومەتی تاڵبان بڕیاری داوە کە خزمەتگوزاری بەو ژنانەی پیاویان لەگەڵدا نییە پێشکەش نەکرێت. بڕیارەکانی تاڵیبان بووەتە هۆی لە ناوچوونی 600 هەلیکار و ئاماری بێکاری و برسیەتی لە وڵاتە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و کامەران.